سڵاوی خۆی گەورەتان لێبێ. ئافرەتان نیوەی کۆمەلگان و دایکی نیوەکەی ترین. ڕۆڵ و بەرپرسیارەتیان زۆرە. پای سەقامگیری کۆمەلگا و خێزانیشن و منداڵیش پەروەردە دەکەن. چەندین کاریتریان لە ئەستۆیە. زۆر جار هاوکاری پیاوەکانیان خێزانەکانیان دەبن و کاری دەریشەوەکەن. ئێمەش لەم بەرنامەیە لە وەرزێکی نوێی ئاژینەوە دەمانەوێت بەردەوام بین لە ناساندنی ئەو خانمە بتوانانی کە لە بوارە جیاوازەکاندا دیارن و خزمەتێکی گەوریان کردووە. ئەم جارەش لە بەرنامەی ئاژین لەگەڵ ما بن بۆ ئەوەی بێکەوە سەردانی خاتونێکی بە ئەزمموی بەتوانا بکەین. چنار عەلی سابیر لەدایکبووی ساڵی 1985 شاری سلێمانی و خوێندنی سەرەتایی هەر لەوێ تەواو کردووە. ئەم خاتونە دایکە و خاوەنکارە لە هەمان کاتدا. ئەزمموی 7 ساڵ کارکردنی هەیە لە بوارەی حیجاب و جلوبەرگی ئافرەتان. وەک خۆی دەڵێت لە ساڵی 2007 دەستی پێکردووە و لەو ماوەیەشدا هەلیکاری بۆ چەندین خانمی تر ڕەخساندووە. چنارخان ئەرکیکار و بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵەکانی لەسەر خۆی بووە. بەهۆی نەخۆشی کوڕەکەیەوە دەڕواتە وڵاتی تورکیا و لەوێ نیشتەجێ دەبێت و فێری زمانی تورکی دەبێت و شارەزایی پەیدا دەکات. هەر لەوێش هاوکاریەوە کەسانە دەکات کە مەبەستی جیاواز ڕوودەکەنە ئەو وڵاتە. ئەم دەرفەتە دەقۆزێتەوە و پیشەکەی دەگۆڕێت بۆ ڕێبەری گەشتیاری و ئەو کەسانی سەردانی وڵاتە دەکەن. دوای ساڵانێک ئەزمون و مانەوەی لە تورکیا دەست پێشخەری دەکات بۆ کردنەوەی ڕستورانتێکی خواردنی کوردەواری. لە ئێستادا لەگەڵ کاری ڕێبەری گەشتیاریدا کاری خواردنگەکەش دەکات. پێی وایە خانمان سەرەڕای ئەو باردوخایی بەسەریاندا دێت دەتوانن خاوەن ئیرادە بن و بەهێز بن. سڵاو ئەو لێبێت چنارخان. عەلەیکە سەلام. چۆنە تەندروستیت باشە؟ عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. جانازان بڵم تۆ بەخێراتمان بکەیان ئێوە بەخێراتنی تۆ بکەین چکە تۆ لە تورکیا هاوی دێتەوە. ئێوە بۆیڵم بەخێر بیتەوە. زۆر سپاس هۆنیا خان، تۆش بەخێر بێ. سەرچاوم هاتی زۆر خۆشحاڵ بووم. طبعاً وەڵا بەسەردان هاتوومەتەوە هۆنیا خان. کەواتە بۆ ماوەیەک لێرەی. بۆ ماوەیەک. بەخێر بیتەوە. زۆر سپاس دەکەم. لەگەڵ کەشی کوردستانە چۆنی چۆن بوو هاتیتەوە؟ سپاس بۆ خوای گەورە، زۆر بەدڵمە سەفەرەکەم. سپاس بۆ خوای گەورە. طبعاً من زۆر دەمێکە نەهاتوومەتەوە. چەندێکە بێت؟ تقریباً نزیکی 7 ساڵ ئەبێت بڵین بەگەڕان نەهاتوومەتەوە. بەڵام ساڵی پار هاتمەوە، ئەوە بوو جەنازەی کاکشکارم هێنایەوە لێرە بە خاکم سپارد. ئێتر لە دوای ئەوە یعنی بڵم 7 ساڵە بۆ گەڕان و شت هیچ نەهاتومەتەوە، یعنی وەکوی کە سلێمانی و هەولێر و ئەوانە ببینم. ئەمە یەکەم جارمەکە بڵین بەدڵی خۆم ئەگەڕم. خاتو چنار چەند منداڵت هەیە لەگەڵ منداڵەکان تا لەوێیت؟ دایکی 4 منداڵم. بەناوەکانی کاکشکار گەورەکەم 22 ساڵ بوو بەداخەوە. ساڵی پەر وەفاتی کرد بە هۆکاری نەخۆشی. زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم. کاکژیار ئەوش تەمەنی 22 ساڵە ئێستا. ئەوش ڕێبەری گەشتیاری لەگەڵ خۆمە هەر لەگەڵ خۆما کارەکە و هەنێک لە ئیشوکاری مەطعەمەکەشم هەر بە ئەو سپاردووە. فردەوس خان کچتەقانەکەی دایکی ئەوش تەمەنی 12 ساڵە، ئێستا خوێندکاری شەشی سەرەتاییە لە تورکیا خوێنێت. سپاس دەکەم. کاکە محەممەد ئیترەوە گۆچانی دەستی دایکێتی چووکەکەیان بەڵێ. ئەوش 11 ساڵە و ئەویش تەلەبەی پۆلی پێنجی سەرەتایی، ئەوشە لە تورکیا خوێنێت. باشە، کاروبار ڕۆژانە چۆن ڕێگەخەی؟ چەندێک کات بۆ مناڵ تەرخانەکەی بۆ کاروباری دەرەوە لەوێ خەریکی چیت؟ وڵی زیاتر لەوێ خەریکی لە ئێستا خەریکی چێشخانەیەکم لە تورکیا، چێشخانێکی کوردەواریم کردوتەوە لە تورکیا. ڕۆژانە ئەچم بەشی حسابات و قاسە لە لای منە سەرپەرشتیاری مەطعەمەکە کەم بەڵە. ئێتر ڕێبەری گەشتیاریم. ئیشەکانم تۆزێک ئەوە یعنی تێکەڵاوە. کاتێکی دیاریکراو نیە بۆ کاتێکی دیاریکراوم نییە بۆ ئیشەکانم. بە زۆری 10 سعات ئەوە هیچ ئەبێ خەریکی مەطعەمەکە بم لە مەطعەمم. دوای ئەوە ئەگەر بەشەوە ئەگەر نەخۆشم هەبێ لە خەستەخانە ئەچم متەرجمی نەخۆشەکانم. دوایەوە ئەگەر گەشتیاریشمان هەبێت لە ئێستاوە بە تایبەتی کە مەوسیمی گەشتیار دەست پێ کاتەوانە مەشغوڵی گەشتیاریەکەم.
باشە چەندێک کات بۆ مناڵەکان تەرخانەکەی فریانەکەوی چۆن هاوسەنگیە پارێزی بۆ پێی کە تۆڵی ئیشەکانم سابت نییە و تۆ لە وڵاتێکی تری ڕەنگە کە سوکارێکیش نەبێت لەوە ینی لە غەریبی یابیت ئەمەش بۆ خۆی جێگای پرسیارە مناڵەکانت ئەبێ فریان بکەوی ئەبێ فریای دەرەوە بکەوی ئیش و کار لە بەرەوەی مەسئولیاتیش لەسەر خۆتە. وەڵاهی هەندێک جار تۆزێک لۆمەی خۆمەکەم زۆر لە کاتی مناڵەکانم خواردووە بەڕاستی بەڵام لە کاتێکە کە من هەم دایکم هەم باوکم یعنی ئەرکی پەروەردەکردنیشم لە سەرشان و ئەرکی بەخێوکردنیشم هەر لە سەرشانە بەڵێ لەبەر ئەوە تۆزێک لۆمەی خۆمەکەم لە ڕووی کاتەوە بەڵام سپاس بۆ خۆی گەورە لەو کاتانی کە ئیشم نییە یاخود کە بڵین لە ماڵەوەم تەعویزی ئەوم بۆ کردوونە تەوانێت کرد ڕۆژێکیش با بڵین کەم تەرخەم بوو بێت. چنارخان مناڵەکانت یان با بڵێن کەسانی دەوروبەرت خانەوادەکەت هاوڕەکانت تا چەندێک پشگیرت بوون لە کارکردنت لەو بارودۆخانی کە تێت پەڕاندوو تا ئێستا پێم خۆشە باسێک لەوە بکەین. بەڵێ وڵی سواز بە خۆی گەورە وەکو ئایلەکەی خۆم سواز بۆ خۆی گەورە پشتیوانێکی زۆر باشم بوون لە ڕووی ئیش و کارەکانمەوە الحەمدولیلا هاوڕەکانم هەر زۆر سواز بۆ خۆی گەورە هاوڕێی باشم زۆرە هەمیشە لە ڕۆژە ناخۆشەکان پشت و پەنام بوون لە ڕۆژە ناخۆشەکان هاوکارم بوون الحەمدولیلا. سپاس بخوا. باشە ئەی مناڵەکانت ئەوان هاوکاری دەکەن؟ مناڵەکانم هەر زۆر ئەروەڵا سپاس بۆ خۆی گەورە ینی پشتیان بە خۆیان بەستەوە ئەوان ئەگەر ڕۆژێک من لە ماڵ بووم بە خۆیان خواردن بە خۆیان دروستەکەن ئێتر کەیەمەوە بە ماڵ پرسیارەتی بوون بەڵێ ینی هەر لە ئێستاوە ینی محەممەد ئەگەر وازی لێ بێنم برنج لێنێ ش سوورەکاتەوە خواردن بەس خۆم دڵم نایە ئەڵێم درستی مەکڵم مناڵە بەنەوەکە ئاگرێ شتێک بێ ئەرۆڵا ئەیکی ناشکر باشن سواز بۆ خۆی گەورە. مادەم کاری مەطعامیشەکەی دەساوت خۆشە لەگەڵ کاروباری ناوماڵ و چێژ لێنان و ئەو بابەت وەڵاهی باشم سواز بۆ خۆی گەورە مەطعامەکە بەنیسبەت مەطعامەکەەوە زۆربەی ڕۆژەکان خۆم یاپراخەکە دروستەکەم. یاپراخەکە تایبەت ئەگەر الحەمدولیلا ئیشەڵا وەرن بۆ ئەوێ سەردانمان بکەنێ پار من هاتم بەسەر ئەوە بوو بەنسیب نەبوو ئەساڵ و هاتی بۆ لامان قەیناگە تاویزی ئەوە بەڵێ وڵا بەنیسبەت مەطعامەکەەوە تەمانەوە دۆڵمۆشت خۆم دروستیەکەم خواردنی سەر و پێ و خواردنە کوردەوارەکان خواردنی سلێمانی بەتایبەتی چکە خواردنی سلێمانی بەناوبانگە خۆم دروستیەکەم بەڵێ لە مەطعامەکە. باشە لەوێ ئێستا کە تۆ کارەکەی ئافرەتێکیت و لەگەڵ مناڵەکان تای کۆمەڵک بەرپرسیارەتی دەرەوە ماڵی شەوت هەیە ئەو ڕێگری و بربەستانە چینکە بۆ دروستە بێ ئایا قورس نییە کارکردن بۆت دڵنیام کە لێرەش بوویت هەر هەندێک بەرپرسیارەتیت هەبوو بە هەمان شێوە چۆن ئەو بابەتە ڕێکەخەی لەگەڵ ژیانی ڕۆژانەتە؟ واللهی سپاس بۆ خۆی گەورە کەم تا زۆرێک ڕێکم خستووە بەڵام من زیاتر لە ناو کارەکەیان زیاتر لە ناو ئیشەکەیان یعنی هەتا کاتی خۆشی کە دوکانم هەبوو لە سلێمانی نزیکی 7 ساڵ دوکانی حیجاب و پۆشاکم هەبوو لە سلێمانی خەترم لە خۆم کرده بوو لە ڕووی سەردانیکردن و با بڵێن سەیران و هاتوچۆ و پەیوەندی کۆمەڵایەتی و ئەوانە بەڵام لە ئێستاە کە من لە تورکیام لەوێ وڵاتێکی بڵین لە وڵاتێکی غەریبم ینی خزم و کە سوکار و شت لە دەورم نییە بۆیە زۆربەی کات یا بە کارەکەمەوە سەرقاڵم یا بە مناڵەکانەوە سەرقاڵم ئەمەوەی نەکرۆ پەیوەندی کۆمەڵاتەکانە لاواز ببێت بە تایبەتی ها کە سوکاریان ئەو کەسانی هاوڕێتن ڕەنگە حەز ببین بکەن واللهی بنا بەعکسەوە زۆرتر ئەڵە دووری و دۆستی ئەو کاتە زیاتر بەڵێ بە تەئەکید هەم بە تەلەفۆن و ئێستا خوانەی بڕە لە ڕێی تەلەفۆنەوە لە ڕێی کامێرە و قسەیان لەگەڵاکەم بەڵام زیاتر حەزە بۆ دروستە بێت یعنی بەڕاستی من کە ئێمە بۆ ئێرە هەموو جارێڵم مڕاعەتی دڵی یەکتر بکەن چکە بەڕاستی من ئەزانم غەریبەتی چەند قورسە جا هۆنیا خان پێم خۆشە فەرمون دەمتان شیرین کەن فەرموو خۆشتاڵگرە لەگەڵ فەرموو ئەنە ناسی شەڵگرە میوەی کوردستانم زۆر بەلاوە خۆشە جیاوازی هەیە زۆر زۆریش بە تایبەتی ئەو میوە هینەکانمان کوردیەکانمان میوە بەهاریەکان زۆر هەم لە تاوە لە تامە هەم لە ڕەنگە فەرموو لەگەڵ خواردن و کەشی ئەوێ ڕاهاتووی ماوەیەکی زۆر سپاس بۆ خۆی گەورە من کێشەم نییە ینی لە هەر شوێنێکا بم ڕایم لەگەڵ ئەو با بڵێن جەوەی
کەلی نیشتە جەمبا بڵێ. چنارخان دوو پرسیار هەیە حەزەکەم ڕەبتیکەمەوە بەیەکەوە. یەکەم بۆچی چوونە وڵاتی تورکیا لەوێ نیشتە جێبوون یەکەم. دووهەمیش بۆچی لەوێ دەست کرد بە کارکردن وتر لێوە مایتەوە نەهاتیتەوە کوردستان وازت لە کارێکی خۆت هێنا. کەمێک لەو ئەزمونە باسکەی دوای ئەوەی کە لێرە چەند ساڵ ئیشت کرد دوایەوە چۆن چوویتە ئەوێ چەندێک لەوێی. دوکانەکەم بەجێ هێشت لێرە کارمەندم هەبوو دوو کارمەندی لەسەر بوو کە ڕۆشتمە وڵاتی تورکیا تەمان بەتەمای ئەوروپا بووم بەزیتر بۆم نەگونجا بۆم نەڕەخسە بڕۆم بۆیە لەوێ مامەوانێ و کاکشکارم لێ خسەژێت چاودێری دکتۆر و عیلاج ئێتر لێ مامەوە. باشە چۆن بوو ڕێبەری گەشتیاریت هەڵبژار تەرجومەت کرد دەسیە ئەو کارە لەوێ بۆ تۆ قورس نەبوو کە چوویتە ئەوێ؟ سەرەتا قورس بوو ینی تا ساڵێک دوانیش بە دڵنیاییەوە قورس بوو ژیان لە وڵاتێکە کە تۆ زمانەکەشی نازانی. ینی کە چوویتە ئەوێ نەشتەزانی قسە بکەی بە تورکی؟ نانا هیچ کەلیمەشم نە ئەزانی کە چوومە ئەوێ بەڵام لە کڕین و فرۆشتنەوە کە ئەچوم پێداویستی مەکڕی بۆ دوکانەکەی خۆم و تێکەڵاوی خەڵک بووم و بازاڕیکردن و ئەوانە زوو فێری زمانەکە بووم الحەمدولillah سەرەتاوە مەزانی قورسە بەس دواتر زوو فێری زمانەکە بووم مناڵەکانیشم هەر بە حکومی ڕەفیق و برادەر و ئەوانە فێری بەڵێ فێری زمانەکە بوون و دواتر کە چوونە قوتابخانە بە زمانێکی با بڵێن پارە یعنی تاو زمانەکە فێر ببوون کە چۆن بوازت لە پیشەی حیجابەکە هێنا چکاوزام ئێستا ئەوە نەماوە دوکانی حیجابەکە لە ئێستا دوکانی حیجابەکەم نەماوە بەڵام کە ڕۆژتیشم بۆ تورکیا دوکانی حیجابەکەم هەر مابوو وەکووتم کارمەندم بۆ دانابوو هەتا ساڵی 2021 لە کاتی هاتنی کۆرۆنا و نەخۆشی و ئەو شتانەیە وەکو هەموو کەسێک پەنیش دوکانەکەم داخست بۆ ماوەیەک وازم لێ هێنا. چۆن بوو لەوێ هانات برد بۆ کارکردن یان دەستت کردەوە بە کارکردن و تۆ نەشوێنی نیشتە جێبوونت هەبوو نە زمانت ئەزانین ئەوە تا شارەزای هیچ شتێک بووی ئەم ئەزمونە چۆن کۆ کردەوە ما بارگرانی قورساییەک نەبوو بۆ تۆ؟ طبعاً قورساییەکی زۆری هەبوو بە دڵنیاییەوە سەرەتا کە من چوومە ئەوێ زمانم نەئەزانی دواتر کە وردە وردە فێری زمانەکە بووم و سەرەتای چوونە ناو ئیشەکەم لە چیوە دەستم پێ کرد لە هاوکاریکردنی خەڵکەوە. کۆمەڵە کەس هەبوون ئەهاتم بۆ تورکیا زمانیان نەئەزانی شارەزان نەبوون منیش بە حکمەوەی کە مناڵێکی نەخۆشم هەبوو زۆر با بڵین وڵاتی ئێرانم کرده بوو وڵاتی مناڵەکان بەتەکید یعنی قورسایی ژیان وای لێ کردم هەم دایک بووم هەم باوک بووم قورسایی ژیان وای لێ کردم کە ئەو مەسریات و قورسە بخەمە سەرشانی خۆم و ببمە چاوساغێکیش بۆ خەڵکانی تریش. باشە ڕای و هەموو باردوخی تیا تێپەڕیت داین زەردەخەنە و لەسەر لێوە ئەم زەردەخانەیە لەکیەوە هەڵەقڵێ هۆنیا خان ئەو پرسیارە پرسیارێکی زۆر جوانە تەمعاً بەزەم خەڵکیش لێتەکە زۆر ئەو پرسیارم لێ ئەکرێت هۆکاری طبعاً زۆر کات وتومە لای هاوڕێکانم لە پەیجەکەشم هەر بڵاوم کردوتەوانە وتومە کاتێک کە من ئەبینی زەردەخانەیەکم هەیە یاخود ئەو ڕۆژەی کە من ئەبینی زەردەخانەیەکم هەیە یا پێکەنینێکم هەیە بزانە کە ئەو ڕۆژە ناڕەحەتیم زۆر زۆرە ینی ئەو ڕۆژە کێشەیەکی گەورەم هەیە بۆیە زیاتر زەردەخانم هەیە بۆیە هەموو جارە لەم پێکەنین چەکی دوژمنە یعنی هەوڵم داوە لەسەر قاچی خۆم بۆستم یعنی هات چۆنەڵی هەنێک کەسەوە چێ هەبێ مشکلێکی بەسیتی هەبێتتر ئەژنوی خەم لە باوە شەگرێ و ئەوانە من نەمویستووە ئەو شتە بکەم وتومە بە پێکەنین جوابی کێشەکان بەستەکان بە منداڵەکانت بەتەکید خۆت بەرەنگاری ئەوە بیتەوە بەتەکید ینی زۆر کات هەبووە ینی محەممەدی کوڕم پێمەڵە لە دای کاتی زەردەخانەیەکم بۆ بکات لە زەردەخانەکەم تێگا لە دایک ئەو زەردەخانێ نازەردەخانێکی ڕاستەقینم بۆ بکە باشە خات و چنار من پێم خۆشە لێرە کۆتایی پێبێنین هەندێک بورگە و هەندێک شوێنی ترمان هەیە بێکۆسەردانێکی ئینشاءالله فەرمون میوەکەش ئینشاءالله دەستخۆش.
ئەوەشی بیرەخاتەوە ئێرە چەپۆکەکانی فیدۆسین بیرەخاتەوە کە تەمەنی 8 مانگ 9 مانگ بوو تازە سەرچوو کەوت بوو ئەهاتە دەرەوە بڕاڕەوەکە هەتا مشتریم نابوو تا نیوەی ئەها دابی مەکەتەوە کە فیدۆ زەدەرە خاڕاکە بیوەرەژێ کاتم ناڵەکان لێرە بەخێوگر بڵین ناڵەکانم لێرە گەورە بەتەمەنی مناڵی کردن لێرە باشە لەو ماوەی کە لێرەیە بووی چەندێک ئەزمونت هەبوو لە بوارەی حیجابەکەیە کە کارەتیا کرد وڵی سەرەتا کە چوومە ناو بواری حیجابەوە ئەزمونم نەبوو بەس سەرەتا من کارمەندێک بووم لەسەر دوکانی حیجابەکە وردە وردە تەجروبەم وەرگرت و زانیاریم وەرگرت لەسەر پۆشاکی حیجاب وەلو کە خۆم پێشتر لە تەمەنی 5 ساڵە خۆم حیجاب بووم کەواتە چەند ساڵی ڕێک لێرە کاری حیجابت کرد بە دیاریکراوی لە ساڵی 2007 تا ساڵی 2021 بەردەوام بووم نزیکی 7 ساڵاکات ماشاءالله علی ئەوە بەردەوام بووی ئەوە بەردەوام بووم و ڕۆژانەش لانی کەم 10 بۆ 12 ساعات لێرە بووم بەڵێ باشە لەو ماوەیە کە لێرە بووی هەتاوەکو ئێستش بە چناری حیجاب ناسراوی ئەمە چی شارازیەکە بۆتەوە یعنی ئێستش کە ئەڵێن دادە چنار بە چناری حیجابەوە لەگەڵ یابانێکین سەرڕاوی کە کارەکەت گۆڕی و چیتە درێ طبعا شانازێکی زۆرە بۆ من سواز بۆ خۆی گەورە هەتا جاری وە هەبوو کە لە شوێن بەعزی شوێنە بووم گوێم لێ بووە بە هێواشی وتوانە ئەوە چناری حیجابە یعنی چناری حیجاب ناوبانگم دەرکرد لە بەرەوەی 7 ساڵی تەمەنم لە ناو بواری حیجاب و پۆشاکی ئافرەتان و ئەوانەیە بووم سپاس بە خۆی گەورە شانازێکی زۆر جوانە بۆ من باشە باس لەو لە 5 ساڵیەوە تویتر حیجابت کرد من لە تەمەنی 5 ساڵی و حیجابم کردووە بەڵێ لەو ماوەیە هەتاوەکو عنی کاتێکی زۆر لە ناو بازارە کارت کرد لەو بوارەیە لە کاتێکدا ئەو کاتێک کە تۆ دەست پێ کرد زۆر کەم ئافرەت هەبوو لە دەرەوە ئیش بکات وەکو ئێستا نەبوو کە زۆرێک لە ئافرەتان لە دەرەوە کارەکەن بۆ تۆ قرس نەبوو ئەو کاتێکی پێ تێپەڕی خەڵک لای نامۆ نەبوو کە چنارخانیەتە ئێرە کارەکات بەردەوامە لە کارەکەی بە تەکید کە سەرەتا قرس بوو بە سپاس بۆ خۆی گەورە يعني تأثيري وای تێ نەکردم کە بڵێم وەڵاهی واز لە کارەکەم بێنم لە کاتێکا من ساڵی 2007 کە دەسم مایە ئیشی حیجاب و دوکان لە ناو بازارە مشتریم هەبوو ئاهاو ئەیوو قەینە لە مارکت بەس ئافرەت و ناو بازار چۆن ئەبێ وتم بۆ نابێت یعنی من سپاس بەخوای گەورە تا دەسم پێ کردووە و دواتریش مشتەکانم خۆیان هانیان دام لەسەرەوەی کە بابەتی جلوبەرگی داخلیش بخەمە ناو دوکانەکەەوە چونکە کاتێککە چیتە دوکانێکەوە بەتایبەت تۆ جل بکڕی ئافرەت بیان تاجلی خانمانە بکڕی پێویست بۆیە کەسێک ئافرەت بێ مرتاحتری ئەتوانی بەدڵی خۆجلەکان تاقی بکەیتەوە یان سریان بکەیت ئەمەش بخۆی لایەنێکی باش بۆ کات لایەنێکی زۆر باش بوو بە تەکید ینی هەتا مامەسای جامیعەم هەبوو کە مشتریم بوو لە حیجابەکە ئەیوو ضرورە تۆ جلوبەرگی داخلی ئافرەتانیش دابنیت یعنی سواز بۆ خۆی گەورە لە کاتێکا کە من هاتمە ناو بازار ئافرەتی هیچ شتیان نەبوو لە دوای منەوە ئەنجاوردە پارێزگاریشت لە حیجاب کرد لەو پیشەی کەتیا دەرەکەی چونکە زۆرێک لە ئافرەتان ڕەنگە لە زۆر بوارە کار بکەن کە لە شکۆی ئافرەت کەم بکاتەوە یان جۆرێک لە جۆرەکان لە کۆمەلگای سێت بکرێت ئەمەش پاراستنی بەڕاستی قورسە و تۆ ماوەی 7 ساڵ لە شوێنێکا کار بکەیت و لەگەڵیشیا پەروەردی منداڵ و هەندێک بابەتی تر پێوەی خەریکبی قورسە بەدڵنیایی وابوو یعنی کاتێک کە من هاتمە ناو ئێرە کە دەسمە جلی حیجاب و ئەوانە ئەوە بۆ من زۆر خۆش بوو هەنێ جار یەکێکە هەبوو لەمان تازە بووە باڵا پۆشیە ئەهات ناو دوکانەکەی من بڕیاری باڵا پۆشی ئەیە هەنێ جار حیجابەکەی ئەبینی لەبەری خۆما ئەوەنە بڵین جوان و ڕێک و پێکە لە حیجابەکەی ینی ئەو کێشێم زۆر هەبوو ئەیان و بیسەبت ئەوەی کە لەبەری خۆت هەیە ئەو حیجابەمان بدەرە چنارخان لەو ماوەی کە لێرەیە بوو هەلی کارە بۆ کەسە ڕەخساند بەدڵنیاییەوە ئەو ماوەی کە لێرا بووم نزیکی تقریبان 8 بۆ 10 ئافرەت لای من بەردەوام ئیشیان کردووە ئافرەتیش بوون لە بەرەوەی خۆم خاوەن دوکان بووم و خۆم ئافرەت بووم شاگردەکانیشم کارمەندەکانیشم هەر ئافرەت بوون باڵا باشە لە ماوەی کارکردن تا چەندێک هەتاوەکو ئێستا پەیوەندیت ماوە لەگەڵ مشتەرەکانت لەگەڵ ئەو کارمەندانی کە پێشتر لەگەڵیان بووی بۆ پێی کە دوور کەوتیتەوە کاتێک مرۆڤ دوورەکەوێتەوە لەو پەیوەندیانە ڕەنگە کاڵبوونەوەیەک بەخۆ ببینێ واللهی سپاس بۆ خی گەورە پەیوەندێکی زۆر باشم هەیە لەگەڵ مشتریەکانم هەتا ئێستاشی لەگەڵ بێت تا ئێستاش یعنی ئەو کاتەش کە دوکانم هەبوو زۆربەی کات مشتریەکانم یعنی ڕۆژانە
ئەگەر بڵم لە هەفتەیەکە 3 بۆ 4 ڕۆژ خۆیان خواردنیان دروست کردووە لە ماڵەوە تەلەفۆنیان بۆ کردن وتیانە یعنی لای تۆ خۆی نەجاچین بازاڕیەکەین دواتر هێنەوە لای تۆ پێداویستەکانمان هەڵەگرین ئێستاشی لەگەڵ بێ کە من لە تورکیاداریشم کە ئێمە بۆ کوردستان هەمویان داوەتمەکان ئەچم بۆ لایەن خواردنم بۆ دروستەکەن ئەڵێن ئەو خواردنانەی کۆن کە حەزی لێ بووەرە بە ئەو خواردنانە بۆ دروستکەن تا ئێستاشی لەگەڵ بێ پەیوەندێکی زۆر باشم هەیە لەگەڵ باش حەزاکە لە داهاتوایان پلانت نییە دەستکەیتەوە بەم کارایان پێر ناڵند کە دەست پێ بکەرەوە پێمان خۆشە ناخەلە بوارات بینینەوە زۆر داوام لێ ئەکەن کە بێمەوە ناو بواری جلوبەرگی حیجاب بە تایبەتی کاتێک ئەمە دەسمە جلی حیجاب لە کوردستانە بە تایبەتی لە سلێمانی زۆر قرس دەسەکە ئەو کاتەش من جلوبەرگی ئێرانی مەهێنا بڵین مانتۆ و شتی تارانی بەهێنا دوایی دەسمە جلوبەرگی حیجابی تورکی ئەوانە ئێستاشی لەگەڵ بێ ئەڵەن مادام خۆ لەوێ دانیشی دوکانێکمان بۆ دەنێرەوە هەر بە ناوی چناری حیجابوانێ بەڵام لە بەرنامەما هەیە ئینشاءڵڵا کە ناڵم لە ئایندێکی نزیکە بەڵام لە بەرنامەما هەیە بچمەوە ناو هەمان کار و هەمان ئاچکە خواستی لەسەرە چنارخان هەموو پیشەیەک ماندوێتی هەیە قورسایی هەیە بە زۆر شتاتیە پاڕاوی ڕەنگە دەوروبەت قسەت لەسەرکە ڕەنگە لەلایەکەوە کە تۆ خانمێکی لە دەرەوە کارەکەی ئاگاد لە منداڵەکانت بێ ئەمە چۆن تێپەڕان لەو ماوەیە دڵیان معنی تۆ ڕۆژانە هاتی باس لەوا کرد فردۆس چەپۆکی ئەیە و دایم لەگەڵ تابوو لە دوکانەکە مناڵەکانت لەوێ ڕەنگە قوتابخانەیان هەبوو بێت چۆن هاتو چۆنەکە چۆن لەگەڵ تۆیە ئەبوون ئەو کاتانی کە مەکتەب هەبوو طبعاً من سەرەتا خاوەنی دوو مناڵ بووم کاکشکار و کاکژیار هەردووکیانم ئەبر بۆ مەکتەب ئەنجا خۆم هاتم بۆ دوکان دواتر ئەڕۆشتمەوە هەردووکیانم هەڵەگرت ئەم هێنانەوە بۆ دوکان لە لای خۆم لە مێزەکیم دانابوو لە پشتی مێزەکە ئەوان سعیانە کرد لە هاوینە موبەریدەم دانابوو لە زستانە سبلێتم دانابوو یعنی زۆپام دانابوو ئێتر بەو جۆرە دواتریش کە فردۆس محەممەدیش خی گەور فردۆس محەممەدی پێبەخشیم ئەو کاتە بە هەمان شێوە شکار و ژارمە بۆ مەکتەب فردۆس محەممەد مەهێنا بۆ ئێرە ئەجا من بڵین مەشغوڵی مشتری بووم فردۆس ئیتر گەورە بوو وای لێ هاتە بوو بۆ خۆی ئەهاتە ئەم دیۆ لە سیسەمەکە سیسەمم بەدانا بوو ئەهاتە ئەم دیۆ ئەهاتە دەرەوە بڕاڕەوەکە ئەتر زۆر کات دراستەکانەکان یانوت فردۆس لە دەرەوە یاخود بڵین خۆم ئەهاتم ئەم بەردەژرەوە باشە لەو ماوە زۆرەدا ڕەنگە لە زۆر خۆشی خۆت بوو بیت بەهۆی کارەکەتەوە ئەم کارکردنەی تۆ ئایا بەهۆی پێویستی ژیانە بوو لەو کاتەیە کە دەست پێ کرد یان ئەو تا حەزێکی خۆت بوو بە حەزی خۆت هاتیتە دەرەوە لە کاتێکانی تۆ منداڵی بچووکت هەیە بەڕاستی قورسە لەگەڵ ئیشەکەتە بتوانی کار بەهۆی هەردووکیان تەرخام بکەیت و ئاگات لە هەردووکیانە بێت و ڕەنگە ئەنی لە دوکانێکی شابی مەجبور بووبی بۆی کە منداڵەکان لەگەڵ خۆت تابێنی والله بالتأكيد طبعا بابلين حەز نەبوو بەس قورسایی ژیان وای لێ کردم کە من بێمە دەرەوە و بە تایبەتی لە ناو دوکانە و کە مناڵەکانیشم لەگەڵ خۆما پەروەردە بکەم یعنی هەر لە سەرەتای تەمەنمەوە مەسئولیاتێکی قورس کەوتە سەر شانم منیش لەبەر ئەوەی کە دەست لە کەسپان نەکەمەوانێ و لەبەرەوەی کە بتوانم لەسەر قاچی خۆم بژیم لەبەر ئەوە دەسمایە ئەم کارە بەڵام سپاس بۆ خی گەورە هەمیشە وتومە بەس نییە خاوەنی کاری خۆمم مناڵەکانیشم لە بەردەستی خۆمایە و چاویشم لە مناڵەکانەوە ئەو بۆ من زۆر گەورەی بوو بە هیوای ئەوەی کە هەمیشە بەرداوام بی ئەو قورساییانە بێگومان بۆتە ئەزمونێک بۆ ژیانی بەڕێستا جانازام وتە سیستەمەکان لەم لادانەوە پێت خۆشە سێریگەن بە سێریگەین ئێرە سیستەمێکی دوو نەفەریم دانابوو طبعا دوو قات با بڵێن سیستەمی مناڵانە فردەوس تێ کرد و محەممەدیشم تێ کرد دواتر وای لێ هات کە فردۆزی ترها باسیەدا بە سیستەمەکەیان هاتە دەرەوە مشکیلەم نەبووە و قەینادانەیە کە دەرەقەتی یەم دواتر وای لێ ها و محەممەدیش ئەویش گەورە بوو بوون بەدوان ئەویش گەورە بوو لە سیستەمەکە بازیەدا ئەهاتە دەرەوە ئێتر تۆزێک قرس بوو من دوان کۆنتترۆل خەڵک لێ نامونە بوو کە ئاهات مناڵەکان تێبینی پرسیاریان ناکرەوە مناڵەکان چێکا لێرە لە کاتێک ئاگەت بۆ نە کەسێک هەبووایە هاوکارت وایە ڕەنگە بوتوانەیە بەڵام ڕەنگە ئەو ژینگەی بۆ تۆ نەڕەخسابێ والله بەتەئەکید بڵین زۆرێک لە مشتێکەکانم ئەیانوت قرس نییە تۆ دوو مناڵیش
بەخێوەکەیت و دوکان ناریش ئەەکەی ڕەنگە کوڕەکانیش هاتمن لێرە سەعیان ئەوانیش هەر لە پشتی مێزەکە ئەوانیشم دانا بوو خەریکی سعیکردن بوون بەڵام هاوینان خەریکی با بڵین بخۆیان ئەخەوتن یاری و پێداویستیم دانابوو هەنێ جار مشتریم هەبوو مەشغوڵی جرتاقیکردنەوە بوو ئەی ئەو دەنگە دەنگە چییە ئەو خشەخشە چییە ئەو مناڵەکان بنیاریەکەن یان بڵێن فیردەوسە زۆربەی کاتی شتێکی خۆشکە لێرە بیرم دەچێتەوانە فیردەوس تەمەنی تقریبا ساڵ و شتێکە بوو کە مشتریم ئەها شتەکانم بۆ کردە ناو علاگە و ئەویست بیبە فیردەوس ئەگریا ئەی نابێ بیبایی خۆمانە بەهی خۆی زانێ ئەی نابێ بیبایی خۆمانەم و ئەخر ئەوان پارەمانێنێ ئەو پارەمان ناوێ شتەکانی خۆمانە شتەکانی خۆمان ینی مشتریمە هەمووی باشە قینە نایبم هینە بە هەل علاگەکە بە تا فیردەوس خەوی لێکەوێ کە فیردەوس خەو ینی ئەمە ڕۆژانە ئەم شتە تەسیری تێکرد ینی ئەم شتە ڕۆژانە دووبارە ئەبوانە چنارخان ئێمە کۆڵە گفتوگوی خۆشمان کرد لێرە بەڵام بۆی زیاتر ئێرە ئێستا کەسی تریتیایە باکیدی بۆی ئەوانیش لە کار نەکەین پێمان خۆشە لێرە بڕۆین و لە بڕگەکانی ترا بەرداوام ئینشاءالله بەرداوام بین سپاس بەش چنارخان حەزت کردلی کوردی لە بەرکێکەینە دەرەوە بەڵێ جا وتیشت زۆر جلی کوردی لەبەر ناکەم مەزەمە ئەم جارەکە هاتمە تو دوم جار مەجلی کوردی لەبەرکەم کەسی بەرنمەکەت کردوتم مادام بەرنمەکەمان لەسەر گەشت و گەشتیاری و ئەوانە بێت پێم خۆش بوو بۆ ئەم بڕگەیە جلی کوردی بپۆشم سەبەبێکی زۆر جوانە زۆر جار لێم لێکراڵەن بۆچی جلی کوردی ناکەی بەس بەڕاستی لەبەرەوە هاتوو چۆم هەیە و مادووبوونێکی زۆرە بە بەرنامەکان بەڵێ منیش هۆکارەکەی ئەوە بووە بە حکمی کە من بەردەوام زۆر کارم کردو و کاتی کارکردنەکەشم لە دەرەوە زۆر بۆ 12 سەعات و ئەوانە لە دەرەوە کارم کردووە لەبەر ئەوە نەمتوانیوە زۆر جلی کوردی لەبەرکەم ڕاستەکەی سەبارەت بە بابەتی گەشتیارەکە کاتێک کەسێک گێت بۆ وڵاتی تورکیا تۆ چی بۆکەیت یانی باسێک هەندێک لەو پیشمان هۆنیا خان کاتێکە گەشتیار ڕوو ئەکاتە لای من هەر لە سەرەتای بڕینی بلیتەکانیانەوە هەر لە گرتنی شوقەوە هەر لە بەدەمەوە چوونیان بۆ مەتار هێنانیان بۆ ئوتێل با بڵێن هەشتێکیان پێویست بێت دواتر گرتنی سیارە و دەستنیشانکردنی شوێنە گەشتیاریەکان کە بۆی ئەچین ئایدی منە هەتاکو ئەڕۆنەوانە تا چەندێک مرتاحن لەگەڵتن ئەو کەسانی کە نەهات والله زۆر مرتاحن بە حکمی کە ئەبینن من ئافرەتێکم لەوێ متەرجەمەم لەگەڵیانە ئەڵەن بۆ ئێمە خۆشترە بە تایبەتی بۆ ئافرەتان یان بۆ ئایلە جا بەتەگەریەکێ نەخۆش بێت یان ئافرەتێک ناچار بێت بە هۆی هۆکارێکەوە خۆی بێت ئەو کاتە دڵنیاترە لێ بە تەئکید زۆر کات هەبووە نەخۆش هاتووە بۆ لام بڵێن بەس مناڵ و دایکەکە بووە هەر هێنام ماڵی خۆم نمهێشتە بچنە ئوتێلیش عین نمهێشتەوە ئەو زیان مەسرەفێ جا سەبر و ئارامێکی زۆرێوێت تۆ لەگەڵ خەڵکا بچیتە دەرەوە لەگەڵ تەبیعەتە جیاوازەکانیشان مامەڵە بکەی ئەو سەبر و ئارامیەت هەیە دڵنیام ئەمە پێات کردویان هەر خۆت سروشتدووە وڵی سواز بۆ خۆی گەورە خۆم هەر لە مناڵیەوە هادیئەک و هێمنیەکم تیا بوو طبعا ئەگەر بە سەبر نەبیت ناتوانانی ئەو ئیشە بکەیت تۆ لە کاتێکا جاری وا بۆ سی کەسم لەگەڵا بووە جاری وا هەبووە مەسەلەن بۆ منە کۆمەڵی ئافرەتم لەگەڵا بۆ مناڵیشیان لەگەڵا بوو کە لە کاتیا سەخترە تۆ بێ ئاگاو لە هەمویان بێ ئەبێ کۆنتترۆلی وەزعکە بکەی بەڵام سپاس بۆ خی گەورە هەر بە پێکەنینەوە بەڕێم کردووە هەر بە پێکەنینەوە جوابم یاونەتەوانە زۆریش مرتاح بوون لەگەڵ سپاس بۆ باشە کێشت ڕوبەڕوو بۆتەوە بە تایبەتی گەشتیار یان شتی نامۆت بینی بێ سێرت بینی بێ هەندێک ڕوودا کە ڕەنگە توش چاڕان نەکرێ بەڵام مادەم لەوێ خلانێک کەسانێک هەوڵ ئەو بنبێنە وڵاتێکی تر داوای هاوکاری لە تۆ بکەن وڵی لە ڕووی هاوکاری و بە تەئکید کە ئێمە ئەبێکیانی هاوکاریمان تیابێت چونکە ئێمە لە وڵاتێکی غەریبین ئەو کەسێکەیەتە ئەوێ لە ئێمە غەریبترە بەڕاستی کە حەزم کردو لە بەرنمەیەکی ئاوایە بە تایبەتی لە بەرنامە جوانەکەی جەنابتەوە لە حەزب خەمە سەر ئەوە زۆر ئافرەت هەبووە مثلن کێشەی گەورەی هەبووە لەگەڵ ماڵی باوکی یعنی من داوا ئەەکەم لە ناو خۆتانە لە ناو ئایلەکانە کێشەکانتان چارەسەرکەن با نەگاتە ڕادەی ئەوەی کە ئەم ئافرەتە یاخود ئەم کچەکە لە ماڵەوەیە با ڕانەکات بێتە وڵاتێکی وەکو تورکیا چونکە
هیچی بۆ ناکرێ هیچی بۆ ناکرێت قانونی و هیچی بۆ ناکرێت تەنها ئەوەیە ئەگەر فترەیەک بە قاچاخی لە شوێنێکا دانیشە بە نایاسایی دواتر ڕێگەیەک لەو ڕێگانی کە سەختترین ڕێگایە و ناخۆشترین ڕێگایە بێ هەرچۆنە بێ خۆی دەروی وڵات بەڵە یا بە یەختە ئەڕوایان یعنی ئەو وا هاتووە کێتر ملی ناوە ترڵێ هەرچۆنە بێ هەر دەرچم بڕۆم ئەگەر چەندین ڕێگەی گەڕانەوەشین هۆکاری ناشەرعیژیەتە بەردەمی بەڵام مەجبورە هەر بڕات دەبەرەوەی کە کێشەی هەیە یعنی دایکە بۆ هاتۆتە لام وتێتی ماڵی باوکم وتێتی نابێ مناڵەکان بێنی هاوسەریشی تەلاقی ئايات یعنی بەجۆرێک لە جۆرەکان کێشێکی هەبووە تەنها چۆنەڵی ڕۆشتنەکە چارەسەر بووە بۆی بەڵام هیوادارم کە عیلەکان تۆسێک هوشیار بنەوانێ و خۆتان لەنە خۆتانە کێشەکان چارەسەرکەن دڵی ئەو خانمە ئەو ئافرەتە یاخود ئەو کچەش ڕاگرن لە ماڵەوە هەتاکو ناچار نەبێ ئەو ڕێگا ناخۆشە بگرێتە بەر یەکێک لە بابەتەکانی گەشتیار ئەوەیە کە هێتە وڵاتێکی ترەوە ئەکید لەگەڵ خواردن و کەش و هەوای ئەو شوێنەیە نەگونجاوە جا باس لەو کرد خواردنگەیەک ماگرۆتەوە پێشوازی چۆن لێکرا خواردنگەی ئایا کەسێک زۆر ڕوویتەکەن بۆ پیکەتەوت خواردنی کوردی یاپراخ و کفتەوە هەموو شتێکمان هەیە وڵی سواز بۆ خی گەورە بە تایبەتی لە ڕووی برژاوەوە وەکو کەباب و بابنی خواردنە کوردوارەکانی خۆمان وەکو کفتە و کوبە و دۆڵمە و ئەوانە کە لە وڵاتێکی وەکو تورکیا بناڕەحەت دەسەکەوێت یعنی بگرە هەر دەست ناکەوێت من ئەوەم بە هەلزانی هەم وەرگرتنی گەشتیارەکانم هەم بردنیان بۆ مەطعامەکە هەم ئەو عیلانەشی کە لە ئەوروپاوە ئەگەڕێنەوە بۆ تورکیا هەفتێک لە تورکیا دانیشن پێم باش بوو کەم خواردنگەیەکی ئاوا بکەمەوە لە باشوانی سەردانێکم تەنها کوردن کە لەوێن یان لە شوێنی تریشەوە هاتووە ئەوەنەی مشتریمان هەیە خەڵکی ئەمریکا و ئینگلیز و خواردنەکانمان نەخۆشن الحەمدلله بڕوا بکە یعنی کە ئێتر هەمە زمانی خۆیان کاڵن دۆڵمەی عێراقی دۆڵمەی سلێمانی چای عێراقی یعنی ئەوەنە بەلایەنەوە خۆشەکە یان خواردنەکان تاقیەکەنەوەوانێ ئەزمونێکی جوان واز بەخوای گەورە یعنی توانیومە هەر ئەو خواردنە خۆشی کولتوری کوردی خۆمان بناسێنم بە کۆمەڵی خەڵکی تریش ئەتێ لادا هاتووە بم بیکە ئەم خواردگێ گەورە ترکەی کەسانی تر لەگەڵ تا ئیش بکەن هاوکارت بۆ لێ حەزەکەم ئاماژێک برانی بەڕێزم کاکدەشتی کە لەگەڵ کاک عەبدوڕەحمان لەگەڵ مامەساهەیە من کە خۆشیان لێرە هەر پێشتریش و ئێستاش هەر خواردنگیان هەیە و ئەو ئەزمونیان هەیە کە پێم باش بوو ئەو ئەزمونە باشێکە هیانە بیگوێزنەوە بۆ وڵاتی تورکیا و بێن لەگەڵ هاوکارێکی باشی زۆر باشم خەڵکی تر بەتەکید ئێستا کە من لێرم ئەوان مەطعەمەکە بن بەڕێوە خاتونیشتان لایە بەڵە کارمەندی ئافرەتمان هەیە و کارمەندی پیاویشمان هەر هەیە سپاس بۆ خی گەورە و هەلی کاریشمان ڕقساندە بۆ چەندین کەسی تر باشە پابندی ئاینی لە وڵاتێکی تر لە دوور لە شوێنی خۆت ئەمە کاڵ بۆتەوە هیچیان ئەو تا تۆ زیاتر سپاس بۆخوا لەوە دانەبڕاوی هەرگرنگیت بەلایانی ئیمانی و بەلایانی بەخشین بۆی کە زۆر جار ڕەنگە کارێک کە بەپارە بکرێتەوە بێ بەرامبەر بۆ کەسێکت کرد بێ بەڵە وەڵام بەتەکیت هەنێک کات هەبووە بەسرن کۆمەڵک خەڵکە ڕووی کردوتە وڵاتی تورکیا کە ناسیمەت ینی سێرەکەی پارێکی وای پێنیەکە وتێلی پێ بگرێ یا مەصرفێکی زۆری کردو بە تایبەتی وانەی کە نەخۆشن بە دڵنیاییەوە متەرجمین بۆ کردوون لەگەڵ یانە دەرچووم بەبێ بەرامبەر یعنی الحەمدلله لەلایانی سواز بۆ خی گەورە لە بیرم نەکردو لەلایانی بەخشینیشەوە بابنین لەلایانی ئیمانیەکەشەوە سواز بۆ خی گەورە ئێمە کە لە وڵاتێکی خەریبین ئەبێ ئێمە زیاتر ڕنگ بداتەوە تیامانە بەڵێ بە تایبەتی من هەموو کاتێ ئەڵێم ئێمە کە لە کۆمەلگایەکی بڵین لە سەردەمێکان کە ناتوانین داوە بکەین یا ناتوانین ئاینی ئیسلام بەجێرە لە جۆرەکان بڵاوکەینە بەڵام ئەتوانین بە ڕەوشت بە هەڵس و کەوت بە قسەکانمان یعنی من کە لەگەڵ گەشتارەکە هەڵسمە چمە دەرەوە با تەبیعەتیشی زۆر ناخۆش بێ با تەبیعەتی زۆر لە منەوە دوور بێ بەڵام من ئەبێ خۆم بگونجێنم لەگەڵە بە حکمی کە من حیجابم و من ئیسلامەکەم هەڵبژار تا چەندێک لایەن گرنگی بەلایانی سوشال میدیا ئەدەی بۆ پیجەکەت ئەنی بۆ کارەکانت هەم چێشخانە و هەمیش کاری ڕێبەری ئەوانە بێگومان هەندێک ناساندنی ئەوێت بەڵێ وەڵاهی بەو لایەنەوە من بە حکمێکم ماوەی 20 ساڵە من لەناو کار و ئیش و کار و کەسابەتام ئەگەر پیجم سەرەتا پیجم دابنایە و بچووماتە ناو سوشال میدیا دڵنیام ئێستا زۆر سەرکەوت ینی زۆر بەرەو پێشەوە ئەچووم لە ڕووی سوشال میدیاوە بەڵام درەنگ هاتمە ناویکەوە و درەنگیش هاتمە ناوی هەنێ جار من پێویستە ڕسمی خۆم دابنم
لەوانەیە هەنێک کەس وا تێبگە ئەمە عەرزی خۆیە کات یاخود بێ ڕسمی خۆی بڵاو کاتەوە سروشتی بە تایبەتی خۆ بەڕۆتی تیا دەرکەوتوی بە جۆرێک لە جۆرەکان بە تەئکید یعنی بۆ من زۆر گرنگە هەنێک کات هەبوو عیلە هەبوو ویستێتی بێ بۆ تورکیا سەفەر کاوتوانە بچینە ئەوێ بچین بۆ لای کێ و ئێمە هیچ شوێنە نازانین شارەزانین کە پیشانی ماڵەوەیان یاوە مثلم پێیجەکەی من توێتی ئەم خانمەیە لەوێ ڕێبەریمانەکە و توێتی وڵاهی مادام ئەوە هەر ئاوا بڕۆن کەسیشتان لەگەڵ نەبێت خەمی هیچم نییە ینی سواز بۆ خی گەورە ینی ئەوە پێویستە کە من ڕسمێکی خۆم دابەزێنم یاخۆ ڕسمێکی خۆم بڵاوەکەموانە ئیشەکەم خۆی ڕەنگەر خۆشت نەبێ لەگەڵ گەشتیارەکان زۆر جار لەگەڵ گەشتیارە یا هەنی عیلە هەیە بەسم بۆن منە من ئەمڕۆ لە گەشتم هەنی عیلە هەیە لە حەز ناکەم دەرچین لە پەیجەکەتەوە تایبەتمەندی ئەپارێزم بۆیە من خۆم دەرەکەوم و شوێنی گەشتەکەش پیشانەدەم. چنارخان بەڕستان بە کۆمەڵێک ناڕەحەتیاتێ پەڕبوون قورسایەکی ژیانتان لەسەر بووە ساڵانێک کارتان کردووە بۆ پێی کە زۆرجارڕەنگە ناچار بووبن من ئەوێ بزانم ئەو ڕووداوە ناخۆشانە چی بوون کە لە پشتی چنارخانەوە هەن ڕەنگە ئێمە بەڕووکارتۆ بینین بەڵام ڕووداوەکانی پشت ئەوە نابینین چ شتێک لە ژیانتان زۆر ناخۆش بوو و ئەزمونێکی گوازینەوە من نامێت لێرە دڵتەنگم بە دڵنیاییەوە ژیانێکی زۆر قرس و ناڕەحەتم تێپەڕانوە بە حکمەوەی کە من ماوەی 22 ساڵ خاوەنی مناڵێکی نەخۆش بووم بە ناوی کاکشکار کە بەڕەحمەت بە ساڵی پار وەفاتی کرد ئەوە 22 ساڵی تەمەنم لەگەڵ نەخۆشێکا بردەسەر یەک لێرای گۆستان بکەم یەکەم جار کە هاتی تە سلێمانی چی وەکرد یەکەم جار کە قاچم خستە ناو سلێمانی چم بۆ سەرقەردان چم بە زیارەتی کاکشکار هەر خۆشم هەر ینی چۆنەڵی بڕیارم مابوو کە بگەم بچمە سلێمانی یەکسەر بەو سیارێکە گەمە سلێمانی بڕۆم بەسەر قەبران ینی وامدانا بوو بەرنامەی خۆم بوو لەبەرەوەی کە ئەوم بە خاک سپارد و گەڕامەوە بۆ تورکیاتە لەو کاتۆ نەهاتوومەتەوانێ و نەچوم بۆ سەردانی باشە ئەو ڕووداوە ناخۆشەکان چ طبعاً ڕووداوی ناخۆش زۆر ڕوویاوە لە ژیانم قورسێکی زۆر بڵێن بە ژیانێکە قورس و ناڕەحەتا تێپەڕێەوە ساڵانێکی زۆر کاکشکارکە نەخۆش بۆ بردومەتە دەروی وڵات بردومە بۆ هەندستان هەر بە تەنیا خۆم ئەو مەسئولیەتە قسە لەسەر شانی خۆم بردومە بۆ ئێران هەموو گەشتەش لە پێناو کاکشکارا بوو بەڵێ ئەو سەردانی کنالم هەمووی هەر لە پێناو کاکشکار بووە ئەم چوونە دەروێشم بۆ وڵاتی تورکیا هەر لە پێناو کاکشکارا بوو بۆ چارەسەرکردنی نەخۆشەکەی ئەو بوو کە لەوێ مامەوە تەمان لە کرێچێتی چەندین جار ماڵم گواستۆتەوە چەندین شوێنم کردووە کە توانیوە لەگەڵ کەسانێکە هەستم و دانیشم کە تەعاملکردن لەگەڵ یانە قورس بووە بەڵام بەداخەوە خەڵکانێک یعنی بەس ئەوە ئەبێنن کە چنارێکی ڕووخۆشی پێکەنین کە من ئیشەکەم وایە من ئیشی گەشتیارم ئەگەر من کێشەکانم لای گەشتیارەکە باسکەم یاگە گەشتیارەکە پێم زانێکە من کێشەیەکم هەیە یا ناڕەحەتیەکم هەیە یاخود کە لە ماڵ دەرەچم من خەمی ئەو دوو مناڵی تریشمە کە لە ماڵە بەجێم هێشتن وا ئەزانن تەنها ئەوەیە کە چنار ئەبێنن بەڵام ئیشەکەم وام لێکە کە من ڕم خۆش بێت و دڵم خۆش بێت بە ڕووی گەشتارەکانمە قرس نییە لە ئەستۆگرتنی بەرپرسیارەتی هەم دایک بوون هەم باوک بوون بە دڵنیاییەوە کە قورسە لە هەمان کاتەکە من نەخۆشێکیشم هەبوو سێ مناڵی تریش هەبووە کە لەو بچووکتر هەمووشی بەتەنیا خۆت لە ئستی خۆت هەمووشی بەتەنیا یعنی لەوەتەی فامم کردوێتەوە مەسئولیاتێکی زۆر قرس لەسەر شانم بووە هەم دایک هەم باوک هەم پەروەردەکردن هەم بەخێوکەر لەسەر شانم بوو بە تەئکید هەر باسی تازەکیش بکەم تقریبا لە ماوەی ساڵێکە 4 جار خانوم گواستەوە هەر بە بۆنەی کرێچێتیەوە یەکێک لەو خانوانە کە چوومە ناوی قالۆنچێکی بێحەد زۆری هەبوو مناڵەکانم لە ماڵەوە نیانەتوانی هەتا نانیش بخۆن ئەوەندە ینی ناخۆش بوو دوای ئەوە ینی کە ئەم چارەسەر کرد سەلاجەکەمان سوتا لە ماڵەوە هەتا 8 مانگ سەلاجەم نەکردێوانە یعنی ئەمە یەکێکە لە ڕووداوانەی کە من گەشتیاریشم بەڕێ کردووە نەشم هێشتۆ کەسیش بزانێت کە مەسەن بۆ من لە ماڵەوە سەلاجەم نییە یعنی ئەمانە بەدەر لەوە کۆمەڵێک شتی ناخۆشی تر هەبووە کە باسم نەکردووە و زۆر بە سربەزانەژ الحەمدوللا سواز بخوای گەورە توانیومە هەم مناڵەکانم بەخێوکەم هەم لایانی پەروەردەیەکەش چاو بگرم یەکێک لەو ڕووداوانەی کە قەت بینم ناچێتەوانێ ئەوە بوو کە ئەو ڕۆژەی کاکشکار وەفاتی کرد یعنی لەسەر قاچی خۆم وەستام یعنی وعدم پێدا بوو 3 ڕۆژ پێشەوەی وەفاتکە هەردووکمان دەستمان کردە ناو دەستی یەک وتی دایە ئەگەر من مردم
تۆ سەبر بگرە ئەگەر منیشتم باشە ئەگەر منیش مردم تۆژە بێ سەبر بگری وعدمان بە یەکتریدا دوای ئەوە کە وەفاتی کرد یەکسەر هەر لەسەر قاچی خۆم وەستا بووم ڕاستەوە کودایکێک ینی پاوجانی کرد و دڵگران بووم لەگەڵ کە سوکارم قسەم کرد وتم گاشکار وەفاتی کرد و بەڵام ڕێگەکەم پێ بڵن بۆ جەنازەکەی چۆن بیهێنمە بۆ کوردستان و بەتەمام وتیان ئەتەوێ بیهێنیتەوان ئەوتم بە تەئکید کە ئەمێ بیهێنمەوە لە خاک و نیشتیمانی خۆیان بە خاکی بسپێرم ئێتر یەکێکی یومەی هێنەرەوە و لەوێ بینێژەوەیکی یوبی هێنەرە ئەوانە وەلحاڵ هەتا ئەم مشتومڕە کراوە هەتا ڕێکاری یاساییم بە تەواو کرد و بەڕاستی کە من زیاتر لانی مادیەکە ژوای لێکردم ماوەی 22 ڕۆژ کاشکارم لەناو سەلاجە هەڵگرت لەناو سارکەرەوە هەڵگرت لە تورکیا یعنی ئەڵێ ئەگەر قەسرێکیشم بۆ دروستکەی لە ئاڵتون بمکەنە ناوی بەس بڵن بۆی ئەو ناڕەحەتی و ناخۆشیانە بێچێتەوە هەرگیز بیرم ناچێتەوانە دوای 22 ڕۆژ کە 22 ڕۆژی ڕێک بن نەخەوتم نانم نەخوارد بەس گریان بوو چونکە حەڵەتی کاشکار لە نەخۆشیەکەی لە سیەکانی بوو ئەگەر سارد بووە زیاتر نەخۆشیەکە لێ پیسە کرد کە بیرمە کردەوە ئەم ناڵە نەخۆشم لە ناو سارکەرەوەیەکە هەڵگرتە خۆ ڕاستە یعنی بەس چۆنەڵی تەرمەکەیەتی ڕۆحیانەتی تیانە بەڵام هەر دایک دڵی دایک واناڵە لەو ڕۆژە شەوە کاشکار وەفاتی کرد حتا ئەم دقەیە جگەرم ژانەکە و یەکێک لەو هەڵوێستە جوانانەی لە بەڕستانم بینی پارکە هاتنەوە لە بەخاک سپارنەکەیە کاتێک چاوپێکەوتن لەگەڵ کرا زۆر بە ئارامگریانە باست لەوە کرد و زۆریش باسی کاکەشکارت کرد کە خۆشی لە ڕووی دینیەوە کەسێک بوو گەنجێکی ماشەڵڵا تایبەت بوو خۆی گەورە لێ خۆش ئێمە کۆفاێرۆ باسی خۆی گەورە یعنی کاشکار ئەگەر تەشبیه نەبێت یعنی وەک سەحابەیەک ناوی دەرکردووە ئەبێ هەموو جارێک من لە نمونە جوانەکانە بێ باسیکەم یعنی ئەوەندە مناڵێکی بە سەبر بووە هەموو جارەی دایکە بەشکم ئینشاءالله خۆی پەروەردگار ئەم ڕۆژە ناخۆشانەمان بۆ بکات بە توێشێک بۆ قیامەتمان هەموو ئینشاءالله وا ئەبێت یعنی ئەو ڕۆژانەی کە بەدیار کاکشکارەوە کەس نەبوو لای مناڵە بچووکەکانم بێ لە ماڵەوە کە ئەمان حوتی بەیانی وای هەستانە بچوونە بۆ مەکتەب یعنی نەمەزانی جاری وە هەبوو تا سەعات 4 بەیانی لای کاکشکارە بووم ساعات 4 بەیانی ڕۆشتمەوە ترۆکاتش نە پاس مابوو نە میترۆ مابوو نە قیتار مەجبور بە تەکسی یان بە پێ جاری وەها بۆ 1 ساعت لە خەستەخانەوە بۆ ماڵەوە بە پێ ڕۆشتومەتەوە لەبەروی ساعات حوتی بەیانی فرێ ئەم مناڵی تریشم بکەوم بیان نێرم بۆ خەستەخانە ئینشاءالله بێ بە توێشی قیامەت ئەو ناڕەحەتیانە بیرەچنەوە من حەز ناکەم لەو زیادە دڵکرانەکەم باسی ڕووداوە خۆشەکانمان بۆ بکە جا ڕووداوێکی خۆش هەیە یەکێک پێوتم ئەڵێن بە ورچێکەوە ڕستمێکە هەیە چی بۆ خەستخانە واسی ورچەم بۆ بکەوە چییە؟ هۆنیا خان ئەو ورچە طبعاً بۆ ئەو کاتە زۆر 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 خۆش بوو بەڵام بۆ ئێستا هەم خۆشە هەم ناخۆشە کاکشکار ورچێکی گەورەی هەبوو لە ماڵەوە تقریبا مەترێک بەرزیەکەیەتی ڕستەکانی بەقەدر خۆتە بوو بەتەئکید جا ئەم ورچە هات دەستەکانی کاکشکار تۆزێ زەعیف بوو زوو هیلاکە بوو بڵێن مشکێکی کۆمپیوتەریشی هەبوو سپاس بخوای گەورە کە زۆر تەلەفۆن وشتی بەکارە هێنا دەستەکانی هیلاکە بوو زەعیفە بوون تر ئەم ورچەم بۆ کڕی بوو هەموو کوڕەفیق وا بوو لەگەڵ یا هەم دەستیشی لەسەردانە بۆی دەستەکانی هیلاک نەبە ئەنجا لە خەستەخانە داغڵم کردبوو لە خەستەخانە وتی دایکە مادام زۆرە مێرمەوە لە خەستەخانە ورچەکەم لەگەڵ خۆتا بۆ بێنە ئێمەش منیش هەموو ڕۆژە بە میترۆ هاتو چۆمە کرد ورچەکەی کاشکارم هێنا بە وارێکی شەحن هێنام بەستمەوە بەشانی خۆمەوە ناگرا لە جانتایەوە نەئەکرایە عەلاگەوە نەئەکرایە جانتاوە بەڵێ کردم بەشانمەوە ئەنجا لە تورکیا دەستورێک هەیە ئەڵێن هەر کەسێ ئەم ورچەی پێبێ یاخود بیکڕێ ئەوە عاشق بووە خۆی هەر ماناکەی وە ئەگەێنێ ئەگەر لە دەرەوە بی ئەڵێن عاشق بووە منیش ورچەکەم کە دەشارم و ئیتر گوێم پێ نەیە من هەموو شتێکم ئەکرد لە پێناوی مناڵەکانم ڕۆشتم بەرەو میترۆکە تقریبا 10 دقە لە ماڵی خۆمانەوە دوور بوو خسێرێکم خەڵک هەمووی سێرمەکە بتوانێ هەر بە ورچەکە بێ بەڵام پێ ئەکەنین و ڕسمیانە گرتم و کە چوومە ناو میترۆکە بە عینەن شت وڵا کە ڕافقێکم گرتبوو بۆ کاکشکار تورک بوو بە پارە بۆم گرتبوو لە خەستەخانە لە لای بوو کە چوومە ژوورەوە ئەو کوڕە تورکەکە کاک شاهین منی بینی وتی کاکشکار وڵا دایکە عاشق بووە منیش دەستم کرد بە پێکەنی وتم بۆچی ئەمانە کە چی وتی ئەوە لە تورکیا ئەگەر بچووک بێ ئەڵێنەوە عاشقێکی بچووکە بەس ئەگەر گەورە بێ عاشقێکی گەورە بە من ژوتم قەی ناکە عاشقی کاکشکار بووم
کە ئەم ورچم خۆش تازەمانەکەی بۆ دەرکەوت خۆشم تازەمانەکەم بۆ دەرکەوت ئەو کاتە زانیم کە هیچ ڕووداوێکی خۆشی تر لایە ڕووداوی خۆشی تر وەڵا شتێکی وام نییەنە زۆر باشە چناخان هەمیشە لە کۆتایی بەرنامەیە ئەو لە خانمەکانە پرسم کۆتا پێم چێ بۆ خانمان ئەم بەرنامەی ئێمە گواستنەوەی ئەزمونێکی جوانە زۆر جار ناڕاحەتی و بارگرانی زۆر ڕوبەڕوومانە بێتەوە بێگومان ئەزمموی ژیانی کەسانی تر بووێمە زۆر گرنگە بەتابەت ئەگەر کەسێک لێ وارەکەی خۆتەوە نزیک بەیان ئەوتا بە هەر جۆرە جۆرەکان پندوە ئامۆژگاری لە بەڕێستانەوە وەرگرێت تەمان پەیامی من بۆ ئافرەتان ئەوەیە کاتێک کە تۆ قورسی ژیان وات لێکا پەنابێ بۆ پەنابێتە بەرکارێک وا بکەن کە قودوەی ینی قودوە بن بۆ شوێنی کارەکەیان قودوە بن بۆ ئەو کەسانی کە لە دوای خۆشیانەوە ئەچنە با بڵێ ناو کار و پیشەکەوانە هەوڵ بدەن کە لایانی ئیمانیەکە و لایانی دینیەکی خۆیان بپارێزن وانەکەن کە چۆنەڵی لایانی دینیەکە و لایانی ئیمانەکەیان بیرچێتەوە هەمیشە بەهێز بن هەمیشە لە سەرقاچی خۆیان بۆستن هەوڵ بدەن کە چۆنەڵی دەست لە کەسپان نەکەنەوانێ ینی پشت بە کەس نەبەستن ئەوانەی کە بەڵێ لە ئەوانەی کە لە کاتێکە کە پێویستیان بووە پێویستیان بە مادەیەکە ینی من کاتێککە هاتمە ناو با بڵێن ئیشەوە هەمیشە هەتا ئەم دەقێش هەر ویستومە سمبولی هێز بم ینی هەمیشە هەوڵم داوە کە بە هێز بم لە سەرقاچی خۆم بۆستم لەم لاشەوە ئیمانەکەم و دینەکەم لات نەکەم پەرەی پێ بدەم ئینشاڵڵا هیوادارم کە هەموو خانمانێش کە یەنە ناو کارێکەوانێ قورسەکەی لێک بدەنەوە ناڕەحەتەکانی لێک بدەنەوە بۆی بتوانن سەرکەوتوو بن لە کارەکەیانە دەست خۆش بوو زۆر خۆشحاڵ بووین بەخێر بیتەوە و بە سەلامەتیش بچیتەوە ئینشاءڵڵا ئێمە ئەم دەرفەتەمان بەڕاستی بە هەلێکی زۆر باشزانی لەبەرەوەی کە ڕەنگە نەگەینە تورکیا بەڵام توانیمان لێرە بوو گرین و کۆڵێک سپاسانەکەم هۆنیا خان دەستی تۆش خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە هیوادارم هەر سەرکەوتوبی سواسی کەناڵی ئاسمانی پەیامی شەکەم کە ئەم دەرفەتیان بۆ من ڕەخسان خۆی گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە ئەو برایانش کە زۆر عەزیەتیان کێشاوە لەگەڵ ئێمەیە دەستی هەموو لایەک خۆش بێت ئەزیزان منیش لێرەوە سپاسی هاوکاران بکەم کە هەمیشە ماندوون لەگەڵمە تەنها من نیم بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ تا بەرنامێکی تری ئاژین